ئێران ئەمڕۆ شەمە بە پشگێنەرانی ناوەکی گوت پلانی هەیە تا لە سەدا 20 پیتاندنی یۆرانیۆم لە ژێرزەوی بنکەی ناوەکی فۆردۆ زیاد بکات کە هەنگاوێکی تەکنیکیە و دوورە لە ئاستی پلەکانی چەک. ئەم هەنگاوە هێشتا گوشاری زیاتر دەخاتە سەر ڕێکەوتنە ناوەکیەکەی نێوان ئێران و ڕێبەرانی ڕۆژاوا. پلانەکان لەلایەن ئاژانسی هەواڵی ئێرنای دەوڵەتی ئێرانەوە پشتڕاست کرایەوە کە هەواڵنامەیەکی لەلایەن ئێرانەوە بۆ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ناردبوو کە شەوی هەینی دزەی پێکراوە. نوێنەری رووسیا بۆ کۆمپانیای وزە هەروەها لە تویتەکەیدا ئاماژەی بەو نامەیە کردووە. ئەم بڕیارە دوایەوە دێت کە پەرلەمان پرۆژە یاسایەکی پەسەند کرد دواتر لەلایەن چاودێری دەستوریەوە پەسەند کرا. ئامانج لەم بڕیارەش فشارخستنە سەر ئەوروپایە بۆ کەمکردنەوەی سزاکانی سەرم وڵاتە، هاوکات وەک فشارێک لە بەردەم دەست بەکاربوونی جۆ بایدنی سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا کە گوتوویەتی ئامادەیە جارێکی تر بچێتە ناو ڕێکەوتنە ئەتۆمیەکە. زیادبوونی ئاڵۆزیەکان لە نێوان ئێران و ئەمریکا لە ڕۆژانی بەرەو ڕادەستکردنی دەسەڵات بە بەڕێوەبەرایەتی نوێ بەردەوامە کە ئەمریکا یەکلایەنە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی تاران لە ساڵی 2018 کشایەوە.